دەم باش تەماشاوانên gelekêja Tewareyê rojekî bi nav û nîşanên civîna nav Şêran Mustafa û Nêçîrvan Barzanî û karîgeriyê nû wekû tê zanîn ku di civîna çavarekiriya her du aliyan Nêçîrvan Barzanî cêgirê Serokê Partiya Demokrata Kurdistanê û nav Şêran Mustafa rêxerê giştê tevgera guran îro nîvro li Girdê Zergete li baregê serêkê tevgera guran li Silêmaniyê hat darxistin ku têda gelek babet hatin gotûbêjkirin û ev civîne jî wekû tat çavarekirin behsendê be wekû xwe berevkirina Nêçîrvan Barzanî ku berbijarê Partiya Demokrata Kurdistanê ji bo wergirtina postê kabîna heftem ya Hikûmeta Herêma Kurdistanê ji bo ku zemînekê saziyekê bike ji bo hindê ku tev aliyên Kurdistanê bîr û bûçinên wergire ji bo ku ev kabîne wekû ew dibêje bê tepêkenîn bi awayekê baş bikarbe karên xwe berdewam bike di demekê de ku gelek caî tê gotin niha krîz li Herêma Kurdistanê ye. Belê Tewarê emroman berêzan bi nav û nîşanî kobûnewekê nav Şêran Mustafa û Nêçîrvan Barzanî û karîgeriyekanî li ser em babete çawarî bûçûn û serincekanî êweyên. Yekên peywendîşman Şerîf li şarî Silêmanî. Kayek Şerîf em kato baş. Em kato baş Qurbancan. Fermo hemû katêkit. Wala kaka sebare bi tewareke û destxweşî lê yekem. Pêm waya eger bi zûtneweyê goran lem kabînê hewtemeya beşdarî kat îşekî baş eke hem bo hawlatiyan و hem bi raperanî karekanî kabîneyê şeşemîş. Bale. و eger layenekanî dirî opozîsyonî beşdarî kin karekî çak ekin. Bes eger beşdarî nekin lewa çê em kabînê şeşemeke gendelekî şîtiya bû bê her bi heman şêwe birvat. Bale. Şikor li Hewlêr e. بەڵێ کاتە باش هەموو کاتێکت کا شکۆر فەرموو باشی بەڕێز زۆر سپاس بەڵێ دەستخۆشیم بۆ ستافی یەکێکی هەرمەندانی NRT زۆر سپاس بەڵێ بەڕاستی ئێستا چاوی هەموو ملەتی کوردستان کردەوە بەڵێ دەستخۆشیش لەو دانیشتنەی کاکە نێوشێروانەوە کاکە نێچیروان دەکەم هیوادارم شتی باشتر بۆ ملەتی کورد بکەن چیتر خۆیان بە دوای حیزبەکانیانەوە خەڵنە بەڵێ کاتێک شادمانە بەڵێ بینەرە بەڕێزەکان وەکوێوە بینن ئەمە کۆبنەوەی ئەمڕۆیی نێوان ناو شێران مۆستەفا و نێچیروان بارزانی لە مەکوی سەرەکی بزونەی گۆران لە گرتی زەرگەتەیە کە لەو کۆبنەوەدا چەندین تەوەر خەراوتە بەرباس و لێکۆڵینەوە لە دوای کۆبنەوەکەش مۆتەمەرێکی سەحافی ئەنجام دەرا لەو مۆتەمەرەیە نێچیروان بارزانی باس لەوەی کرد کە ئەوە هاتوون بۆ لای ناو شێران مستەفا تەفگەری گوران تەنیا لەبەرەوە بووە دید و بوچوونەکانیان لەسەر کوی کێشەکان و ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان وەربگرن هەروەها باسی لەوەش کردووە کە ئەوان لەرنیە ئەو شەش پاکێجەی ئۆپۆزیسیۆن بۆ چاکسازی کە ئەوانیش مادەم بۆ چاکسازی وەکو هەواڵێ دەبێت جێبەجێ بکرێت کاروان لە راپەڕینەوە لەگەڵمانە کای کاروان ئەم کاتەوە باش ئەم کاتۆ باش هەموو کاتێکت فەرموو چۆنی چاوەکەم باشی زۆر سپاس دەرس خۆش بۆ بەرنامەکەت کاتێکی باشە و لە کاتی خۆیەتی زۆر سپاس بۆ جەنابێت زۆر سپاس فەرموو وەڵا بەڕێزەکەم من پێم باشە وەکو کەسێکی بێ لایەن ئۆپۆزیسیۆن بەشداری نەکات بەڕاستی لە حکوومەتە چونکە ئێمە کاتی پێشوو لە کابینی پێم جەمە بینیمانەکەوا کار و چالاکیەکان چۆن بوو چۆن نەبووە و هەر تەمان هەر عینی وجوهە بەڕێی ئێمە بەشداری نەکات و ئەگەر بێتەوە پاکێجانەی جێبەجێش بکرێت بەڕێی ئێمە هەروە باشە بەشدار نەکا و سپاس بۆ جەنابتان سپاس سامی لە چەمچەماڵەوە ئەلۆ بەڵێ کاک سامی دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەین گەلێک سپاس بەڕاستی تەوەرێکی جوان تەواوبژار لەسەر ئەو کۆبوونەوەی ئەمڕۆی نێچیروان بارزانی و نێوشیروان مستەفا بەڵێ و سەرنجی تو چێ لەسەر ئەو کۆبوونەوەیە وەڵایی سەرنجی من داواکارم لە بزوتنەوەی گۆڕان کە بەشداری ئەم کابینەیە بکات چونکە نێچیروان بارزانی ئەزموونێکی باشی لەگەڵ حکوومڕانی کوردستان هەیە لە کابینەی پێنجەمی شابینی تەنها کاری سەرکەوتوی کرد کە لە کابینەی شەشەمە نەتوانرا بکرێت بۆیە داوا لە ئۆپۆزیسیۆنەکەین کە بەشداری لە کابینە خەوتەما بکات بەڵێ
وەگەشببینی خۆشم بەرامبەر کابینەی حوتەم دەرەبڕم. بەڵێ شەونەم لە شاری هەولێرەوە. من زۆر بە بۆچوونێکی عاقڵ و سیاسانەی دانێم، چکە بەڕاستی وەختی ئەوەمان نییە زدایەتی یەکتری بکەین، ئەبێ دانیشین بۆ لەبەر خاتری کوردستان، لەبەر خاتری ئەوەی کە دوژمنمان زۆرە، ئەبێ هەمومان پاڵ بنین بەو دانیشتنە ئاشتیانە و کە ئەکرێ ئێمە هەر نابێ ڕەغنە لە یەکتری بگرین. ڕەغنەژە بێ بگرین، گەندەڵی هەیە، غەڵەت هەیە، بەس نابێ ئێمە هەر چەپۆک بین بەیەکە، ئەبێ دانیشین بە ڕێکوپێکی حەلی موشکیلەکانمان بکەین بۆ ئەوەی دوژمن بەسەرمان نەزاڵ نەبێت. بەڵێ زۆر زۆر سپاسانەکەم بۆ تەوەرەکەتان. سپاس. بەڵێ بینەرە بەرزەکان، بێگومان لە ئێستادا زۆر جار باستەوەیەکێکە کریزەیەکی سیاسی قەیرانێکی سیاسی خۆ لە عێراقدا هاتووتە ئاڕەوە و پێویستە کوردیش ناومالی خۆی ڕێک بخە. پێش چەندێکیش جەلال تاڵەبانی سەرکوماری عێراق و سکرتێری گشتیەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکی دووجار پەیوەندی تەلەفۆنی لە نێوان ئەوە ناوشێڕان مستەفا ڕێخەری گشتی بزونەوەی گۆران ئەنجام دەرا کە بێگومان ئەمەش جێگای خۆشحالی زۆرێک لە خەڵکی کوردستان بوو بەوەی کە ئەو هەوڵانەی ئێستا سەرکرداتی سیاسی کوردستان هەموو لایەنەکان ئەدەن بۆ یەکتر نزیکردنەوە ڕێخستنی ماڵی کورد، ئەمە ئەتوانێت زیاتر بەرگەی هەموو ئەو کریز و قەیرانانە بگرێ کە لە ناوچەکە لە عێراق هاتووتە ئاڕاوە. ئەحمەد لە بەغداوە لەگەڵمانە. باشتر کاک ئەحمەد. ئەمە هیوادارم سەرۆک نێچیروان بیتە ڕئیس حکوومەت. بێگومان یە کاندید کردیا و تشتێکی چاوەڕێ کردیا و هیوادارم لەنگەوە نێچیروان بازارنی ئەس بوارم یەشیویە دەرچێت تشتێکی واقعیە و کاک ئەحمەد کەرمکە. ئینشاءالله. باشە مەمنون. سپاس پەیوەندیاتە. ئەیمات لە کەرکووکەوە. ئەلۆ. بەڵێ کاک ئەیمات. ئەم کاتت باش بە قوربان. هەموو کاتێکت. سپاس دەکەم بە قوربان، دەستخۆشیە بەرنامە جوانە لێکەم. گەلێک سپاس. بەڵێ بە قوربان بە نسبەی سەردانی کاگنیسیر بۆ شاری سلێمانی بۆ لای گۆران، بەڕاستی من بە شتێکی زۆر زۆر باشی دەزانم، بەڕاستی شتێکی زۆر زۆر باشە. من بە شتێکی باشی دەزانم بۆ خەڵکی شاری کەرکووک گەشتبینین بەو سەردانی کاگنیسیر، سەردانی کە ناشکە مستەفا دەکات و بە سەردانی حزبەکانە، بەڕاستی بە شتێکی باش دەزانم. کۆمەڵێک کەسێ لەوەیە حەز نەکە ئەم سەردانی بەدڵ نەبێ. بەڕاستی ئەمە شتێکی زۆر زۆر باشە بۆ ملەتی کورد. ئەو کەسانە حەز ناکەن کوردستان سەرکەوتی بێوانی وای حەز ناکەن لێ وڵای بە شتێکی باشی نازانین. من لێرەوە بە شتێکی زۆر زۆر باشی دەزانم، هیوادارم کاگنێچیرەوە سەرکەوتوو بێ بەڕاستی لە کارەکان لە کابینەی پێنجەم ئیشی باشەکانی کرد، ئینشاڵڵا لە کابینەم کابینێش سەرکەوتوو دەبێ. من دوبارە دڵ خۆشەویستی مەتانەیە. بەڵێ بەڵێ تەماشاوان نێژاوە هین بینن ئەبە وێنە ئیرۆیە چونا نێچیروان بارزانی جێگیری سەرۆکی پارتیا دەموکراتە کوردستانê û di heman demda kandîdê vê partiyaya bi wergirtina kabîna heftem ya hikûmeta Rêma Kurdistanê bi cem navşêra Mustafa Reyxerê giştiyê tevgera gorana ku hêd dibînin komeka serkirdên tevgera goran jî di pêşwaziya Nêçîrvan Barzanî de ne li baregê serêkê tevgera goran li girtî zergete li bajarê Silêmaniyê. کو اف کومبینه وکو برهج دهات بحث کردن دیت انجامدان جبوانده وکو سمینه سازیه که وکو ورگتنا بوچون جدا جدا لسر هنده کو کابیناوی کابینه هفتم یعنی چیروان بارزانی وکو او دبیجن سرکفتی بی دکانه خدا. بله محمد لهولی روا. أكثر بعض برس. همو كاتك كاي محمد. من دخوش لرسم له برنامجات. قالك سباس. دیارە بەنسبە هاتنی نێچیروان بارزانی لە سلێمانی بۆ گردی زەرگەسەت من پێم وایە هاتنی بۆ ئەو شوێنە ئەمە ترسێکە لە مەعارەزە، ئەمە چۆکدادانێکە بۆ مەعارەزە چکامانە دایم خۆیان بە گەورە زانیە نەک لە ئاستی حزبێک بەڵکو لە ئاستی ملەتێکیش. ئەمە یەک دوو من پێمانی نێچیروان بارزانی گفتە فریاد ڕەزی کورد و بۆ کابینەیە ئەو حکومەتە لە گەندەڵوونە عەدالەتی ڕزگار بکاتن، بەڵکو ئەو سەرچاوەی هەموو گەندەڵیەکانە. ئەگەر تۆسی ئەو ماڵی خۆی بکەی لە هەولێر لەسەر جادەی شۆڕش یانزە بیری ئیتوازی تێدایە، تەنیا خانووەکەی ئەو ڕاستە لە کابینەی پێنج ئیشی بۆ ماڵەکەی بنەماڵەکەی خۆی بە حەقەت ئیشی باشی تاچ کردیە بۆ خۆی بۆ بنەماڵەکەی و بۆ کەسە نزیکەکانی خۆی. بەڵام کاک محەممەد ئەو گۆڕانکاریانەی ئەو گۆڕانکاریانە ئێستا لە کوردستان هاتووتە ڕۆژەوەی کە لە پەرلەمانە ئۆپۆزیسیۆنێکی جددی هەیە، ڕاگەاندنێکی ئەکتیوی سەربەخۆیە، چاودێرە لەسەر هەموو کارەکانی حکوومەتە. پێت وایە لە ئێستاشدا ئێستا فەرقە لە جاران ئێستا دەبێت پێویستە بەوە کە بە بەشێوەیەکی شەفاف هیچ بکەن.
بەتاکید ئەگەر بەڕێزیان تۆ دقەت داویتن لە کابینەکەی بەڕێز دکتۆر بەرهەم لە سەرەتا دروستبوونی کابینەکەی دکتۆر بەرهەم وتیان هەر کاتێک پێویست بکاتن پێویستە وەزیر و سەرۆکی حکوومەت پەلکێشی پەرلەمان بکرێ بەڵام ئێستانەکە لە کاتی گۆڕینی حکوومەتدا سەرۆکی پەرلەمان بە سەرۆکایەتی دکتۆر کەمال کەرکوچی ئەڵێتن میوانداری بکرێ بۆتی ئەوە دیوەخانە ئەوە مەدعەمە میوانداری بکرێت لەبەر خاتی ئەوەیە نێچیروان بارزانێت چونکە ئەوانە خۆیان لە خەڵک بە گەورەتر و زلتر دەزانن ئەوەیە زیاتر مۆزوعەکە بەڵام لە هەمان کاتدا پێویستە معارضە نەچیتە ناو پرۆسەی لەبەرەوەی ئەو حکوومەتە پێم وایە نەک نێچیر بیتن هەر کەسێک بێتن نێچیر بگرێت لە هەمیان گەنجاڵتری شەو زۆر سپاس کاک محەممەدەوە سەرنجی خۆتە بینەرە بەڕێزەکان هەرێکیش بەرپرسە بە سەرنجی خۆی بێگومان هەرێکی شازادە لەوەی چۆن تابیر لە ڕای خۆی بکە باوکی محەممەد لە چەمچەماڵەوە لە گەلمانە باوکی محەممەد ئەم کاتەوە باش ئەم کاتت باش برای بەڕێزم زۆر سوپاس ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ لە نێوان نێچیروان بارزانی و ناوشێرا مستەفا ئەنجام درا ئەم کۆبوونەیە تا چەند زمینە سازیەک خۆشەکە بۆی ئەم کۆبوونەوە لە نێوان سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە زۆر دەمێکە لە یەکتر دوورن ئەم کۆبوونە ئەنجام نەدرێ ببێتە شتێکی ئاسایی کە ئەو کۆبوونە جارجار ئەنجام بدرێت بۆ چونیتیا سەنگاندنی ڕەوشەکە برا بەڕێزەکەم ئەم کۆبوونەوە هیچ ئیسپادەیەکی نییە لە چ ڕوویەکەوە لەبەر ئەوەی بامە شتێکت پێ بڵێم ئەم کۆبوونەوەیە نێچیر بێ و دکتۆر بەرهەم بێ و فلانت دکتۆر بەرهەم بوو هەر بنەماڵە تەسەڕوفات بەم حکوومەتەوە کرد ئێستش کاک نێچیرە ئەم جارە هەر زیاتر ئەم بنەماڵە دەستکاری حکوومەت دەکات کاک دکتۆر بەرهەم زەلامێوا پاک و ساقی تیا نەبوو بەڵام نەیانەهێش بنەماڵە نەیانهێش ئەم کابرای ئیشێ باش بکە ئێستش ئەم کابرای هاتووە عینەن بنەماڵەیە هیچ ئیسفادەیەکی نییە حەزەکەم حزبی گۆڕان بە ئۆپسیۆنی هەر بمێنێتەوە بۆ ئەوەی ئەمانەی سیدیکە گەندەڵ و گەندەڵکاری نەکەن بەڵێ ڕزگار لە شاری سلێمانیەوە ئەلو کاک ڕزگار ئەم کاتەوە باش هەموو کاتێکت باش و دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم گەلێک سوپاس ئەمە هەر لە ڕێگای تەلەڤیزیۆنەکەی جەنابتانەوە بە خێراتنەوەیەکی زۆر گرمی کاگنێچی بکەم لە ئەمریکا لەبەرەوەی خۆ ئاگای لە کوردستان نەما بۆ بە تەماژ نەبوو بێتەوە بەخێر بێتەوە بە هەر حاڵ ئەگەر خێری پێوە بێ ئەم هاتنەی بۆ گەلی کورد و بۆ چاکسازی لە وڵاتەکەمانە سەد جار بەخێر بێتەوە بەڵام متەیدی ئەو دوو برادرەی پێشوەکەم باوکی کاک محەممەد و برادرەی ئێستاش خۆ کاکە جان کاک دکتۆر بەرهەمیش کابرایەکی تا بڵێ دانا و تەکنۆکرات و ئینسانێکی خۆشەویست لە ناو میلەتەکەمان گوێ لێمە براکەم بەڵێ بەڵێ ئەی بۆ ڕێگەیان پێنەدا بە هەموو لایەک دەمیان لێ کردبەوە هەر ڕۆژە و ملیۆنی ڕەخنەی لێژگیرا هەر لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە جەنابتانەوە بیگرە تا گاتە ئیسلامیەکان و ڕۆژنامەکانی تر و بەڵام هیوادارم کەم حکوومەتش هاتە سەر حکم ئەو تەلەڤیزیۆنان و ئەو ڕاگەیاندان و میدیانەی کە شەو و ڕۆژ دەنووسیانە سەر کابینەی دکتۆر بەرهەم بوو بە ئەوانیش بە چاوێکی ئاوا کراوە کە چاودێری ئەم کابینەیە بکەن و درێغی نەکەن لە هیچ شتێک لە هیچ کەم و کوڕیەک من سەرکەوتن بۆ نەک بە کاگنێچی هەر کەسێکە خوازم کە بێتە سەردەسەڵات و بتوانێت چاکسازی ڕیشەی و بنەڕەتی لە کوردستان بەڵێ کاک ڕزگار بەش بە حالی خۆمان وەکۆی نارتیە وەکو کەناڵێکی سەربەخۆی پرۆفێشناڵی کوردی کە هیچ عاتفیەتێک و هیچ ئاراستەیەکی دیاریکراوی سیاسیمانیە ئێمە ئیشی خۆمانەکەن وەکۆ لە چارچوەی میهنەی سەحافەی خۆماندا کە هەموو زانیاریەکان لەسەر کوی سیستەمی ژیان لە کوردستانە بە تایبەتی لە سەر کوی چاڵێکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کێشەی خەڵک وەکو خۆی بەبێ دەستکاریکردنەوەی هیچ بەرژەوەندیەک ئێمە سۆز بێت لە بەردەوام پێ بدەین لە بەرچاوی ئەوەی بینەری خۆشەویستدا ئەحمەد لە شەقڵاوە لە گەلمانە کاک ئەحمەد ئەم کاتەوە باش ئەیوارە باش برا باشتر گەلێک سوپاس کەرەمکە زۆر سپاس بۆ ئەو بەرنامە بەڕێز سوپاس فەرموو بەنسبەت سەردانەکەی نێچیروان بارزانی بۆ شاری سلێمانی ئێمە بە سەردانێکی زۆر بەڕێزیدا ئەنێن کە لەم کاتەدا نێچیروان بارزانی سەردانی سلێمانی دەکات لەگەر هەر لایەنێکی ئۆپۆزیسیۆن بێت دەبێت بە هاوکاری و هەماهەنگی یەکتر حکوومەت پێک بێنن ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان زەختی زیاترمان لەسرە لەبەر دژمنی زیاترمان هەیە لە دەرەوە دەبی پێکەوە کار بکەین بۆ ئەوەی
لەگەڵ بەغداش ڕێک بکەوین مافەکانی کورد دابین بکەین وەکو مادەی 140 وەکو بەڵێ بەڵێ کاک ئەحمەد سوپاس پێوان دەکەێت نامەق لە ڕەواندوزەوە لەگەڵمانە باشتر کاک نامەق کاکەچێ بەڵێ بەڵێ بەنسبەتە و سەردان ئەوانە ئەوە هەموو هیچ نییەوە ماستاوە شتانە بەکرێک نایە خەڵک خەباتی کرد لە 76ەوە تێگەی ئەو نێوشەوانە خەڵکی فێرە مساقف کرد خەڵک نێزانێ بوو زەمانەیە چێگەندەری مانای چییە ئەو کاگەر شۆشەك ببە دەبێت ئێستا شۆش کرابەوە 30 ساڵ خەباتی خەڵک نێزانی گەندەری ئەوە چییە کابرا هەموو خەڵکی هێزندی کردو هەموو خەڵک چاوی بۆ نێوشەوان خەڵکی فێرە مساقف کرد خەڵک نێزانی بوزە چییە نەوت چییە وە چییە خەڵک هەموو فێرە سقافەت بوو ئێستا و کابرا هاتیە کابرا دسە بەرهەم دانیشت بوو موتەی زیاکەوانە کرد هەموو گریان کرد مارە بارزانانی گوتانەوە کابرایان زۆر بێئەدەبە ونابیشی سەر بەخۆکە بووجەی خەڵک زیادەکات و ئاسایش پۆلیس و فران خانن شینوانە زیادەکە ئەوانە بێفایدەیە ئەوە دەیبێنە خوای لەسەر کوستێ ئەو مەعان ئێستا خەڵک دایناوە لە سلێمانیە ئەڵێ ئەو نێتی دەبێتە سەر ئەو دامزاهرە دەستێکا خۆشەوی بەزمەکە بۆ ئەوەیە چی بکرێت بۆی بەڕای تۆ وەکڵەتێکی بەڕای تۆ وڵاتێکی یاریمی کوردستان ئەی چی بکرێت بۆی حکوومەتێکی باشە بێ حکوومەتێ بێ کە لە خزمەتی خەڵکدا گەرە خۆی پەیوەندێکی خۆی داخستەوە دای لێبوری نەکەین بەختیار لە شاری سلێمانی باشتر کاکە بەختیار لێوەی بیسپاس دەکەم بەنسبەت ئەو سەردانەی کاگنێچیرەوەم دەستخۆشی لێ یەکەم بەڵێ بەس پێویستی بۆ نایە کە بچێ بۆ گردەکە بۆ لای کاگنەوشیرۆنیا بۆ لای هەست کەسێکی کە ئەگەر ئەوەی لە حکوومەتەکەی سەرکەوتوو بێت و بەڵێ ڕازگویانە لەگەڵ ملەتی خۆیان ڕاست کات بەڵێ ئەو چاکسازی ئۆپۆزیسیۆن داوای کردووە داوای ئۆپۆزیسیۆنی داوای خەڵکە داوای لە سای چلی خەڵکیش بێت ئەبێ جێبەجێ بکرێت من گرنتی ئێمێ ئەوانە جێبەجێ کە ئەو داوای خەڵکە ئەوەی تەقەی لە خەڵک کردووە گەندەڵی نەهێڵێت بەس ئەبێ لە خۆیەوە دەست پێ بکە ئەو کاتە پێویست ناگاتەوە لەگەڵ چکا کاگنێوشیۆن ژەک دەنگی هەیە وەکو ئێمە خەڵک دەنگیاوە بە کاگنێوشیۆن بە تەنیا چی پێگە کاگنێوشیۆن ئەگەر لەگەڵ شارەکەوێت چکاگەر ئەمە دەرنا بە حکوومەتی بەرەکێتی پارتی نایابێ سبەینی ئامادەین دەنگ بە گۆڕانیش نین کە دژی میلەتەکەی بێ ئێمە کەسێکمانەیە حکوومەتێکمانەیە کە بۆ میلەت بێت کاگنێتی چەند ساڵ سەرۆکی حکوومەت بوو چوو بۆ ماوە فەقیرێت لە کەسێکی ترسی لە نەخۆشی سەردانی نەخۆشێکی کرد هەر لە ئەمریکا بۆ تا ئێستا هەرەی وەری ناگیرمەوە ئێستا جاتەکەی بۆ تەخت بووە سەرۆکی حکوومەت هەر پارتی بێت و سەرۆکی هەرێم هەر پارتی بێت ئێمە خۆی چۆ بە سەرمانەکەی نازانین میلەتە چی بکەی هاوار تەنیا بۆ چۆ بەرین چێ چاکە بەڵێ کامەران ئۆپۆزیسیۆن چاکە ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بەتش و خوێی نەکەن و ئاواتی هەڵنەسوونەتێکی باشە پس ئەگەر چوو ئۆپۆزیسیۆنیش بێگومان بێ میلەت ژی ئەویشە بەڵێ کای بەختیار لە شاری سلێمانی سوپاس پێوان دەکات کامەران لە شاری کەرکووکەوە ئەم کاتە باش هەموو کاتێکت باسی برای بەڕێز سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم سپاس فەرموو هەلو بەڵێ فەرموو جەمیلێتە دەنگت باش نایەت دەنگی تو باش دێت بۆ نسبەت کابینەی حەوت بەڵێ من ئەتوانم تژ بکەمە سەر ئەوە لای هەموو تاکێکی کۆمەڵ ئاشکرایە کە دروستبوونی ئۆپۆزیسیۆن و بەرەنگاربوونەوەی ڕەخنەگرتن بەرامبەر حکوومەت هۆکارێک بوو لە کابینەکەی سیلڤان بارزانی کە هۆکاری بوو بۆ دروستبوونی ئۆپۆزیسیۆن دروستبوون بوو بۆ هەرێکی کۆمەڵ کارنامەی بەرامبەر حکوومەت هەیە لای هەموو کەس ڕوون و ئاشکرایە کە کابینەکەی بەڕێز دکتۆر بەرهەم کابینەیەکی سەرکەوتوو بوو بگرێت لە دەست بەکاربوونیەوە دەست بەکار بوو بۆ ئیشکردن بۆ لە هەموو ڕۆکانەوە کە ئەو بۆ سێنش دروست بوو من ناڵم دژی حکوومەتەکەی یا کابینەکەی دکتۆر بەرهەم بووە بگرێت دژی حکوومەتەکە و کابینەکەی سیلڤان بارزانی بوو کە پێش بەڕێز دکتۆر بەرهەم ئەو دەست بەکار بووە کە هیچ نەکرد بۆ خەڵک بەڵام لەگەر دروستبوونی کابینەکەی بەڕێز دکتۆر بەرهەم دەست بەکاربوونی هۆکاری بوو بۆ تارفەرکردنی و کێشانەی کە لە سیلڤان بارزانی و مابوو بۆ کابینەکەی بەڕێز دکتۆر بەرهەم ئێستا کابینەی حکوومەتەوە دەست بەکاربوونی سیلڤان بارزانیە من پێم باشە ئۆپۆزیسیۆن بەزار نەبێتەوە لەم حکوومەتە وەکو پێشتر کە چۆن لە کابینەی پێش پانەڕەزایی هاتەکایەوە لەم کابینێش هەر بەو موقفە بمینێتەوە بۆ ئەوەی ئیشی تر بکرێ ئەو بڕیارانەی کە بەڕێز دکتۆر بەرهەم ئاماژەی پێداوە دیابەدەی کردووە ئیشی باشتر بکرێ ئەگەر بشکرێ بەڵێ کامەران خدمەت بەڕێز کاگران چۆن لە ڕوان زۆر تیشکی پێ خستە سەری
سەرۆک حکومەت هەر خۆی سەرۆکی هەمەر خۆیان بن یعنی هۆکاری بوو بۆ ئەوەی کە پێشتر بەڵێ دکتۆر بەرهەم تەرەف بووە زۆربەی ئەو بڕیارانەی کە بەڵێ کاک محەممەد سەرنجەی کای کامەران هینیان بۆ هێناو پاسیان بۆ هێناوە کای کامەران زۆر سپاس بۆ تۆ داوای لەبوورینەکەم بینە ڕەبەرزەکان پێمان باش هەمووتان بەشداری لە بەرنامەکە بکەن بەڵام ئەگەر بە کورتی سەرنجی خۆتان نیشان بدەن بۆی خەڵکی تریش مافیان نەبێ بەشداری لە بەرنامەکە بکەن و سەرنجی خۆیان بڵێن سپاس بکای کامەران لە کەرکووکەوە غەریب لە کێلارەوە کاکەم کاتێ باش هەموو کاتێکت کای غەریب سەرەتا دەستخۆشی بەرنامەکە دێ دەکەم بە خێراتنی کاک نێچیرڤان بەرزانی دەکەم کە لە ئەمریکا گەڕایەوە ئەو پاندێ پرسیاری شمەیە ئێمە بیدایەکەی کاکە چ نسووتێنین ئێمە بیدایەکەی لە خۆوانە نەچین ناو مۆزوع بێژین وەڵا فلانە کەس ئەوێتە سەر حکومەت بەیانی لە سلێمانی مزارە دەستێکین ئەمە شتێکی زۆر ناشرینە شتێکی فەعنی شتەکان بە چاو دیاریەکرێت کاکە ئەگەر ئۆپۆزیسیۆن بێوێ گەندەڵی نێڵێ لە کوردستانە با بچێتە ناو حکومەتەوە کە چووە ناو حکومەتەوە چەند وەزارەتێکی بەرەکەوێ ئەو گەندەڵانی پێشووتر لە وەزارەتە کریا بیخاتە سەر سفرەی حاضر لەسەر شاشەی تەلەڤیزیۆن پیشانیدا ئەمە یەک دویش کاکە تۆ چەند وەزارەتێک وەرەگری تۆ ئۆپۆزیسیۆنی چەند وەزارەتێک وەرەگری لە ئاخری ساڵا بڵێ کاکە ئەمە ئیشە جوانەکانی منە لە وەزارەتە کردومە ئەویش ئیشە خراپەکانی ئەوانە بزانم شعب دەنگ بە تۆ ئەدا یا دەنگ بەوەدا کابرا لە چەند چاڵواڵۆ تەلەفۆنەکە لە دیوەخانەکەی خۆیان بۆ خۆی دانیشتوڵێ بە هەروە بێتەوە نەکرێت و با ئۆپۆزیسیۆن نازانم چی بکە و برادێک لە سلێمانیوە تەلەفۆنەکە ئەو برادرە بەڕێزە لە سلێمانیوە تەلەفۆنەکە من باشی ئەزانم لەکوێی شەوە تەلەفۆنەکەڵێ من لاولێرەوە تەلەفۆنەکەم هەروە بێتەوە نازانم چی بکرێ و چی نەکرێت کە تریش تەلەفۆنەکەڵێ بەیانی نازانم ئەگەر نێچیرەبان بێ ئێمە مزاحرە لە سلێمانیە دەست پێکرێ بۆ ئەگەر لە مزاحرە لە سلێمانیە دەست پێ بکرێت شتێکی باشە کرێ بۆ ئەوەی کە مزاحرە کریا کوڕی فەقیر و فقرا و چەنەها گەنجی ئەم وڵاتە چاوی دەرچوو چەنەها پۆلیس قاچی شتیا چاوی دەرچوو تێ قانجازی کرد برای بەڕێزم تێ خەساری کرد کوڕی فەقیر خەسارەکە ئێمە بۆ ڕەشبین بین هەتاکەی ئێمە ڕەشبین بین کاکەمەتەوە شتە باشەکانی خۆت بکە کای غەریب گەلێک سوپاس بۆ سەرنجەکانت کاروان لە چەمچەماڵەوە کای کاروانم کەتەوە باش ئەلۆ بەڵێ کای کاروان سەردا دەستخۆشی بەرنامەکە دەکەین گەلێک سوپاس بەڕاستی لەسەرەوە پەیوەندی پێشووکەوە پێشتر تەلەفۆنی کرد کەوا ئەڵێ بنەماڵە نایڵێش کەوا دکتۆر بەرهەم ئیش بکە من لێرەوە پێی ئەڵێم بنەماڵە نەیەش بگرە زۆربەی ئەندامانی سەرکردایەتی حیزبەکەی خۆی بوو ڕکابەرەتیانە کرد دژمنداریانە کرد لەگەڵەیە کە نەیانێ کابینەکەی دکتۆر بەرهەم سەر بگرێنەوە کوم بیکاتە سەر بنەماڵە بەڕاستی بگرە پارتی زیاتر هاوکاری دکتۆر بەرهەم بوو وەک لە یەکێتی داوا لەو برادەرە شەکەم کە باوڵەت تێگەیشتۆکوارێ بنەماڵە زایەتیانە کردوە دووبارە دەستخۆشی لە کاک نێچیرڤان شەکەین و هیواداری سەرکەوتوو بێ لە کابینەکەشێ بەڵێ باوکی سورێن لە دەربەندی خانەوە باشی بەڕێزم گەلێک سوپاس باوکی سورێن فەرموو دەستخۆشی و بەرنامەتان لێەکەم گەلێک سوپاس بە بۆنەی و سەردانەی بەڕێز نێچیرڤان بارزانی بۆ سلێمانی من بە سەردانێکی حەشعازی پڕ ماساوی ئەزانم چونکە ئەوە مەرانبوونە بە ئۆپۆزیسیۆن و هیچ کاتێکیشا حەز ناکەم جەماعەتی گۆڕان چ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هیچ بەشداریە نەکەن لە حکومەتی باوکی سورێن لە کوردستانە پێت وایە پێگواردنی ئالۆگۆڕی ئەفکار و سەردانی یەکتر پرسکردن بەیەکتر لەلایەن سەرکردەکان لە ئێستادا شتێکی خراپە بۆ مەسلاحەتە بۆ پشتگیریە لەبەرەوەی کابینەکەی خۆی ڕێک بخات و دوایەکیشە مەسەلەکان بە ئاخارێکترە ئابا ئەمە من باوەڕ ناکەم هیچ چاکسازیەک لە دەسەڵاتی بنەماڵەیە دروست بێت چونکە ئێوە گشتمان نەزانین سەرۆک هەر ئایدی بنەماڵەیە ئەوەی تا سەرۆکی حکومەتیش هەر بنەماڵەیە سەرۆکی پەرلەمانیش هەروە بوو ئەتر من باوەڕ ناکەم هیچ گەشتبینیم بەم حکومەتی چونکە کابینەکەی دکتۆر بەرهەم چەندێ ڕەخنەی لێگیرا هیوادارم ئۆپۆزیسیۆن و کەناڵەکانی جەنابیشتان ئەوە نەیترە چیش بخەنە سەر کابینەی داهاتوو چونکە درێخی نەکەن ئەم سەر بە فڵان حیزبەیە ئەو سەر بە فڵان حیزبەیە بۆ کۆبوونەوە باوکی سورێن گەلێک سوپاس بۆ پەیوەندێکت هێ من لە کەرکووکەوە لەگەڵمانە ئەلوام کاتت باش هەموو کاتێکت زۆر ساڵ دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس فەرموو من وەکو کەەوە شەیدێ بە خێرهاتنەوەی کابینەتی لەگەڵ لە ئەمریکا
ئەو برادەیەکەوە تەلەفۆنی کرد دەڵێ سەرۆکی هەرێم هەر پارتی بێ و سەرۆکی حکوومەت هەر ئێبرا خۆ پارتی بە زۆرداری ناتێتە سەر حکووم پارتیش بە ڕاپرسی و بە انتخابات هاتێتە سەر حکووم بۆ پارتی نیسانێک نییە لە مەکتەبێکەوە هەڵقوڵابێک کە دیکتاتۆری پارتی دروشمی دیموکراتیە پارتی دروشمی سەربەخۆیی کوردستانە کارنێتی شیوادارم سەرکەوتوو بێ وەکو لە کابینەکانی دیکەی سەرکەوتوو بووە دەستخۆشی لێکەم بۆ سەردانی هەموو لایەن و حیزبێک بەڵێتەوە پەیامی من بوو وەکو کەڕۆشەیدێکی پارتی و وەکو لایەنگرێکی شەخصی کارنێتی بەڵێ سوپاس پێین دەکات دوایەم ناوبەرە لەسەر هەمان بابەت هاتنی نێچیروان بارزانی بۆ لای ناوشێرا مستەفا و کۆبوونەوە لەگەل لەسەر وەکو خۆیانەڵێن باسکردن لەسەر کۆی ڕەوشی سیاسی لە کوردستان دوایەم ناوبەرە بەردەوامە بین و چاوەڕێ سەرنجێەوە دووبارە سەڵاتانە بێ بەڕێزان ناس بارزانی لەسەر تۆری کۆمەڵاتی پیجی NRTیاڵێ بەرایانی بەڕێز من نازانم ئامانجی گۆڕان چییە کە بەشدار نابن لە حکوومەت بەشدار نابن لە حکوومەت و پاشان دێن ڕخنە لە حکوومەت دەگرن دەڵێن هەموو شتێک بەدەست پارتی ئێوە شوارن خۆتان تاقیبکەنەوە بزانن چی لێ دێت هەروەها فاتح کەریماڵێ من ڕژبینم بەو جۆرە کۆبوونەوەنە و ئەمڕۆ دێنێ هەروەکو یەکە هەروەها شوان ماژیدیشاڵێ من پێم وایە لێکتی گەیشتێکی باش درۆز دەبێت لە نێوان حکوومەت و ئۆپۆزیسیۆن و کارێکی ئیجابیە هەروەها سێوە واهەب ئەڵێت خەلێک هەڵخەڵەتاندنە باڕێزی خۆیان پۆست تەوزی دەکەن ئەمە وەکو خۆیاڵێ هەروە هیواگورانی شاڵێ من وەکو ڕۆژنامە نووسێک پێم وایە کۆبوونەوەکانی ایجابیە لە بارودۆخی ئەمڕۆی کوردستاندا چونکە نیچیروان بارزانی هەوڵ دەدات کابینەی حوتەم بە بەشداری سەرجەمە لایەنە سیاسەکان پێک بێنێت بۆیە ئەم کۆبوونەوە کاریگەریەکی زۆر هەیە لە ڕەوشی کوردستاندا بەڵێ باوکی سیدات لە کەلارەوە بابزانین ئەو لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆیاڵێ باوکی سیدات ئەم کاتەوە باش کاگەیان باشی زۆر سوپاس فەرموو خۆشیەوە بەرنامەش یەکەم گەلێک سوپاس والله من ئەڵێم زەحمەت نازانم ئەو کەسانی کە چیان بەم ئەزمموی هەڵنایە و ناڕازین کە ئۆفسیۆن بەشداری ئەم حکوومەتە بکەن بۆ ناڕازین من پێم وایە بەشداریدا باشە بەڕێز کاگەیەکیوان بەرزایی توانای هەیە کە هەموو گرفتەکان جێبەجێ بکات ئەم جارەیان بە گرنگیوە دەستی پێ ئەکات بەس من نازانم ئەو جەماعەتە بۆ زۆر لەسەر پارتی و لەسەر بنەماڵە ئەڕۆن بەڵێ بەڵێ فاتیمە لە ڕانیا ئەلو بەڵێ ئەلو بە خێراتنی کاگنێچیروان بارزانی دەکەمەوە بەڵێ من تێر چاوەکانی ماز دەکەم ڕێز و احترامی لەسەر سەردا دەنێم بەڕێزان من زۆر پێم ناخۆش ئەگەر ئەو خەڵکە بەو شێوەی تەلەفۆن دەکەن بەبێ ئەوەی هیچ لێکدانەوەیەک و هیچ فێکرێکیان هەبێ بەرامبەر کاگنێچیروان و کاگنێچیروان بارزانی ئەوان ئەو خەڵکە دەبووە لە خوای گەورە داوا بکە کە ئەو دوو برایانە وەکو یەک هەوڵ بدەن بۆ ئەو میلەتە بەڵێ بەڕێزان ئەوانەی کە ئەو تەلەفۆنانە دەکەن بۆ جەنابتان ئەوان دەیانەوێت کە کورد پێکەوە هەموو وەختێک شەڕ بکە و لێکدان و پێکدادان کا کوشت و کوشتاری هەبێ بەڵێ فاتیمە خان بەرنامەیەمە بەو شێوازەی زۆر ناشرین ئەو تەلەفۆنانە دەکەن ئێمە زۆرمان پێ ناخۆشە برای بەڕێز تێبگە لە قسەکانم فەرموو پارتی یەکێتی بران هەردووچیان بران کاگنێچیروان برای گەورەمانە مەلا مستەفا برای گەورەمانە کاگنێچیروان بارزانی برای گەورەمانە دەبایە قسەی ڕێککە قسەی برانە بکەن بەیەکەوە چینی کە بەیەکەوە بە شەڕیان نەدەن و تینی کە خوێنی ئەو میلەتەی نەڕژێ من داوا لە جەنابتان دەکەم ڕێگا نەدەن بەو خەڵکانێ قسانە دەکەن بەسە ئێمە هەموومان برا و خوشکی یەکترین کاگنێچیروان بارزانی ڕێز و احترامی هەیە هەموو شتێکی لە توانادا هەیە بیکە بەڵێ فاتیمە خان ڕێز و احترامی هەیە بەڵێ فاتیمە خان لە ڕانیەوە بینەرە بەڕێزەکان وەکو ئێوە هەمووتان جێ لە سەرنجەکانیەوە بێ کە ئەو لە گەلەوەیە ناوماڵی کورد یەک بخرێت هەموو لایەنەکان پێکەوەدانی چونە هەوڵ بدەن بۆ چونیەتی باشترکردنی ڕەوشی کوردستان و چارەسەرکی نامۆ کریزەکان باوکی بنیات لە ڕانیەوە لە گەلمانە کاکەم کاتت باش هەموو کاتێکت باشی بە قوربان گەلێک سوپاس کاکە من داوا لە نێچیروان بارزانی دەکەم خۆی بەوانە سەرخاڵ نەکە بەڕاستی لە کاتێکدا ئەو دەمانە بوو حیزبەکەی دەهات ئەو بارەگایە بسووتێنێ ئێستا دەبینی دێسەردان دەکا لە کاتێکدا دەبینین یەک بارەگای بزوتنەوەی گۆڕان لە سنووری حیزبەکەی ویدا نییە
یعنی بەڕاستی هیوادارم کاک نەوشیروان بزوتنەوەی گۆڕان لە ئاستی متمانەی خەڵکدا بمێنەوە. بەڵێ پشتیوان لە پێنجوینەوە ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکت کا پشتیوان زۆر سپاس بۆ تەوەری بەرنامەکە. سپاس بە جەنابیشت فەرموو. ئەو برادەرانێک کە باسی گاگنەچی دەکەن و قسە بە گاگنەچی دەڵێن دڵنیا بە لە ژیان نەگەیشتون کە باسی بنەماڵەی بەرزانی ئەەکەن زۆر غەڵەت ئەەکەن زۆر بیئەخلاقن. ببۆرە کایک پشتیوان ببۆرە ئێمە ڕێزمانەیە بۆ هەر کەسێکیش قسە بکە بچوونی جیاوازەکانی خۆیان نیشان بدا بەڵام بەبێی ناوزڕاندن و بەبێی قسەی ناشرین تکایە زۆر داوای لە بۆرین لە جەناب دەکەن کایک پشتیوان لە پێنجوینەوە. باوکی ئەلند لە سلێمانی. ئەم کاتە داپەڕێزم هەموو کاتێکت باوکی ئەلند. زۆر سپاس مەمنونم. فەرموو. کاکە ژیان وەڵی بەنسبەت ئەو هاتنی کاگنەچیەوە بۆ سلێمانی بەڵێ من بەڕاستی زۆر گەشتبینم بە هاتنی کاگنەچیەوە بازانی بۆ سلێمانی و کاگنەچیوان یەشێکە لەو کەسانە و یەشێکە لەو پیاوە سیاسیانەی کە زۆر بە سنگێکی فراوانە و بەدڵێکی فراوانە هاتە سلێمانی. بەڵێ من هەر لێرەوە چاوی ماچەکەم و بە خێراتنەوەی یەکەم و برادەرانش کە پێشتر پەیوەندیان کردو پێشتر هەندێک ڕابۆچوونی جیازیان هەبوو لەوانەیە من ڕابۆچوونی جیاز هەبێت لەگەڵ ڕابۆچوونی ئەوانە ئێمە بێ بە شێوازێکی بە ڕێشی گەشتبینیەوە سەیری وەزعەکە بکەین چکە ڕاستە پێشتر کابینی کاک دکتۆر بەرهەم کۆمەڵێک ئیشی باشی کردو و لەوانەیە کۆمەڵێک ئیشی شەبوو بێوەکو پێویست نەکرابێ کۆمەڵە شەفافیت هەبوو بێ بەڵام من خۆم وەکەوەی کە تازە گەڕاومەتەوە پێشتر لە ئەوروپا کە لە هەموو وڵاتێک داوایە کە حکوومەتێک مەسەلەن کەسێک کە داهێنرێ یان کەسێک کە ئەبێتە سەرۆشی حکوومەتیان کەسێکە ئەوە بێ لە ڕێ دەنگدانەوە بووە بۆ ئێمە گلەیلەوە بکەین بڵێن ئێمە بنەماڵە ئەمیشەی کرد. بەڵێ باوکێ من بەڕێزم ئافونکە هەیکە بە کورتی لەبەرە کاتی زۆرمان پێدا ئەمە ئیشی بنەماڵە نییە ئەو کەسانش کە باسی بنەماڵاکەن بنەماڵە بۆ ینی بنەماڵەی بازانی یەشێکن لەو بنەماڵەی کە بەڕاستی مەلا مستەفای بازانێشە بۆ لەو کەسانەی کە کوردی بە هەموو عالەم ناسان و ئەو کەسانش کە قسە بەرامبەر بە پارتی و یان بەرامبەر بە یەکێتی و بەرامبەر بە هەر حیزبەکە من وەکو کەسێکی بەلایەن تەلەفۆنەکەم بەڵام خۆشەوەی حەق بدەین بە شتەکان ئێمە. بەڵێ باوکی ئەلەند گەلێک سوپاس پێم دەکات بەڕێزان ئێمەش پێمان باشە بەبێ هیچ تەشیر و هیچ ناوەیەکی پارتی دیموکراتی کوردستان وەکو حزبێکی ناوی خۆی هەیە بێگومانیشی خۆیەکە لە کوردستانە وەکو حزبێک لە ئێستادا لە هەرێمی کوردستان حزبێکی زۆرینەیە و سەرۆکاتی هەرێمیش سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان گە بەپێی هەڵبژاردنەی بوو بە سەرۆکی هەرێمی کوردستانیش پێمان باشە ناو نیشانەکان وەکو خۆی بڵێن نێچیروان بارزانی لە ئێستادا کاندیدی پارتیە بۆ پۆستی سەرۆکی کابینەی حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە هەروەها ناوشێڕا مستەفا و ڕێکخەری تەفگەری گشتی تەفگەری گوران و هەموو سەرکردەکان ئێمە بەبێی جیاوازی ڕێزمان بۆ هەموو سەرکردەکانی کورد هەموو تاکەکانی کورد هەیە پێمان باشە ناو نیشانەکان وەکو خۆیەکە بڵێن و ئەمەش بەرنامەی ئێوەیە ئێوەش ئازادن هەر چۆن سەرنجی خۆ نیشان بدەن بەڵام بە هەمومان ئەگەڕەخ نەشە بێ بە زمانی گوڵ بێ بە مانتەقی بێ بۆی پێ بگا پێم وایە ئێوە وەکو خەڵکی کوردستان لە هەموو ناوچە جیاجیەکان بە بوچوونی جیاواز ئەو هەموو تەرحەتان هەیە بۆ کابینەی حوتەم کە بە ژیانی هەمومانەوە ڕەبتە ئەگەر سەرنجیت ئێوە ژاژێ پێم وایە هەر بەرپرسەکان خۆیان استیفادە دەکەن لەبەرەوە سەرنجی جادەی کوردستانی شەزانن. هێمن لە شاری سلێمانیەوە کاک هێمن ئەم کاتەوە باش زۆر سپاس دەستخۆشی تەوەرەکە لە یەکەم بەڕاستی تەوەرێکی جوان تەڵبژاردووە سەرتامی ئەو برادەرە بە حەقەت بە لەفزێکی ناشرین بەرامبەر بە هاوڵاتیان قسەیکە یعنی مەسەلەی کەلیمەی بێئەخلاق من بەو برادەرە ئەڵێم دیارە جەنابی هەر ئەوەنە عەقڵی بە شتەکان شکاوە من حورمەتم بۆی دیارە و هەر فێری ئەو نەفەسەن بەڵام خۆی من بەنسبەت تەوەرەکەتەوە کاکەجیان من پێم چاکە بزوتنەوەی گۆڕان هیچ کاتێ بەشداری لەم حکومەتەیان نەکا هەر وەکو چۆن بۆ کابینەی شەش توانیان بەڕاستی دژایەتی بکەن لەسەر هەموو شتە گەندەڵەکان و بە هەمان شێوە هەرسێ لایانی معارەزە خصوص گۆڕان مێنێتوانێ و بەشداری نەکات چونکە بۆ بە حەقەت کابینەی شەش کۆمەڵی ئیشی باشی کرد و کۆمەڵێ شتی باشی کرد بۆ ئەو میلەتە بەڵام من بەنسبەت گۆڕانەوانی هاتنی کاردێتوان بە شتێکی باشی ئەزانم بەڵام ئەو هاتنە بۆ لە کاتی کیا سەردانی ناکردن بۆ لە کاتەکانی کەیە بەڵام ئەمایان دیارە مەرامێکی سیاسی خۆیان ئەیانەوێ ئەم کابینەیە
کە ئەوان سەرۆکایەتیەکەن لە هەموو ڕۆکانەوانێ سەرکەوتوو بێت و هەموو لانی معارەزەش تیای بەژار بێ وەکو پێم وایە جا تۆ بکەیت لە وڵاتێکە هیچ معارەزەی تیانە بێ و دنیا شامی شەریف بێ پێم وایە ئەمەش بۆ هەموو کەسێکە تێدە سەر کە بتوانێت کابینەیەک بەڕێوە بەرێ من تەنها داوام لە جەنابی کاک نەوشیروان هەیە بە هیچ شێوێ بەشداری لە حکومەتانەکە چونکە ئەگەر بەشداری کا بەڕاستی زۆربەی دەنگەکان و لانی لانگرەکانی خۆشی بەڕاستی سەوتی کەم بناوی مسواتانەکە. بەڵێ سپاس باوکی محەممەد لە کەڵەکچی باوکی محەممەد ئەم کاتەوە باش. بەرەجان ئەمین سەبارەت بە تەوەرەکەتات بەڵێ پێمان زۆر باشە کارکار نیچیروان بارزانی سەردانی سلێمانی کردەوە ئۆپۆزیسیۆنیش ئێمە پێمان باشە ئەو بستەونە حکوومەت وەکو ئۆپۆزیسیۆن ئێمە وەکو کورد خۆمان کە دەکەین وڵاتی خۆمان ناشتین دەکەین پێین و مزاهرە و نظامچین ئەو بۆ دەکەین کاتە سەبارەت بە بنەماڵی بارزانی ئەو بنەماڵی بارزانی بنەماڵێکی بەڕێز و گەورەنە و ئێمە ڕاستی پێمان نەخۆش وەکو ئەو کە باسی بنەماڵی بارزانی بکەن باوکی محەممەدی مەش لێرە دەرفەت بە هیچ کەسی خوانەخواستە هیچ کەسێک سوکاتی نەک بە تەنیا بە بنەماڵی بەڕێزی بارزانی بەرکۆ بە هیچ بنەماڵێک و هیچ کەساتێکی کورد بڵێ لەبەرەوە ئەمە مینبەری ئێوەی خەڵکی کوردستانە خەڵکی کوردستانیش خاوەن کلتور و خاوەن تێگەشتنێکی مانتقی و پڕ لە ڕێزە ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو کەسێک هەرکێک کەسێکی شەبێ بێگومان لە ناو مجتەمەیەکی چەند ملیۆنی کوماڵی کەسیش هەیە لە حەدی خۆی دەرەچێەوە بەڵێ کارداوای لەوردی دەکەین بەس وەکو مەدەنێن ئێمە چۆن مزاهرە بوو مزارە لە کوردستان بکەین لە بەچین بەڵێ باوکی محەممەد زۆر سپاس پێیندەکەت هەردی لە شاری سلێمانی کاکردیم کاتەوە باش ئێوارە باش کاتی من باشتر بوو جەناب بفەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سڵاو ڕێزنێ بۆ هەموو کەسانی کە لێ بۆ بەرنامە جوانەوە سەرقاڵن دیارە سەر بابەتی ئەمڕۆ من وەکو کەسێکی بێلایەن گەنجێکی شاری سلێمانی قەنەعەتم وایە نازانم ئەگەر بەپێی گۆڕینی چەند ساڵی حکوومەتی پێشتریان بێت کە بەپێی ڕێکوتنامەی استراتیژی بینی هەردوو لایەن ئەمە پێما بێت کاگنێچیریش خۆ ئەمەی پێخۆش نییە کە ئێستا پۆسی وەرگرتووە بەڵامی تر ناچارە لەبەرەوەی ئەمە ڕێکوتنامەی استراتیژیەوە بێەوە بکەن بەڵام بەڕێی من گۆڕینی کەسایەتی گۆڕین دەموچاوەکان کارێکی وا ناکاتە سەر ئەدای حکوومەت بۆ چاکسازی لە ناو هەرێمی کوردستان و بۆ زیاتر یارمەتیدانی تاکی ئەم کۆمەڵگەیە کە ئێمە خۆمان لە پێشترا بینی بەڵگا کردی لە کۆبوونەوەی ئەمڕۆ نێچیروان بارزانی ڕاگەاندووە کە ئەوان ئامادەنە پاکێجی 6 پاکێجەکەی ئۆپۆزیسیۆن بۆ چاکسازی لە بەرچاو بگرێن لەبەرەوە وەکو خۆیان لێ ئەم پرۆژەیەی ئۆپۆزیسیۆن هەر بۆەوەی لە کوردستانە چاکسازی بکرێت هەروەها ئاڵێ ئەگەر لایەنە ئۆپۆزیسیەکان بەشداریش نەکەن پێمان باشە ڕخنەیەکی بنیاتنەرانە لە ئێمە بگرن بۆی ئادای کاری خۆمان باشترکەین تۆ ئەم بۆچوونە چۆن ئەلێکە دەیتەوە بەڵام منە بۆچوونە زۆر بەکارێکی جای باش دەزانم بەڵام لە کاتێکە ئەگەر سەری سەرۆکی هەرێم بکەین پێم وایە کاگنێچیر سەرۆکی حکوومەتی هەرێم سەرۆکی هەرێم پۆسی باڵاترە لەو براری جێبەجێکردنەکان زیاتر لایەنەوە دەرەچێت ئەو چوار خاڵی دەرکرد بۆ گرتنی هەموو کەسانی کەتەقان لە هاوڵاتیان نیشتمانە کردوخێنی هاوڵاتیان نیشتمانیان ڕشتووە و ئەو کەسانی حەبەی شوبات دەستگیر کرێتە ئەستا و بڕۆ ناکەم شتێکی وان نەکراوە و لە حاتیشی دەستگیر ناکرێت هیچ شتێ ناکرێت بۆیە بە بڕوای من چاکسازەکان تەنها بە سەرۆکی حکوومەت ناکرێت دەبێت هەموو لایەنەکان پژگیری بکەن و من پێشم باشە وەکو لایەنەکان وەکو وانێکەوە پۆستن بزنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتومانە بەڵێ زیاتر هەردی زۆر دای لە بوری نەکەین کاتمان زۆر بەرەوە کەم ماوە کاک جەمال لە ڕانیەکە زۆر بە کورتی لەبەرەوە کاتمان کەم ماوە کاتە باش کاکەکار هەموو کاتێکی کاک جەمال بە کورتی سەرنجی خۆت بڵێ و دای لە بوری نیشەکەین فەرموو زۆر سپاس سەرەتا بۆ ئەو برابەڕێزەی کە بە شێوازێکی زۆر ناشرین قسەی بە هاوڵاتیان ئەم نیشتمان و دێم داگەبرنەکەم پێم باشە ئیسیفادە لەم کاتە بگەی بۆی سەرنجی خۆت نیشان بدەیە و برادەرەش ڕێزمانە هیواداری نەویست جارێکی دیکە باشە دیارە ئەو کەسانی کە ئەشریفەکانی شەهر بێ شێوازە بیرەکەنەوە بە شێوازێکی توندڕانە پێش دەکاتە سەر خەڵکی دواتریش لەسەر تۆری بەرنامەکە دێ من پێم باشە بزوتنەوەی گۆڕان بەشداری لەم حکوومەتیانەکە دێ سەبارەت بەو سەردانەی بەڕێز کاک نێچیریش پێم وایە پێشەوەی کە سەردانی ئەم شوێنانە بکات پێویستە
تەقیکەرەکانی عەبدی شوات و ڕۆژانی دواتر بدرێنە دادگا دواتر هەروە پاکێزەکانی ئۆپۆزیسیۆن جێبەجێ بکات. بەڵێ کاک جەمال گەلێک سوپاس پەیمانوتی کاتمان زۆر کەمەوە داوای لە بورینەکەنی وادارین جارێکی دیکە پەیوەندی بکە زیاتر کاتت هەبێ. بەڵێ تەماشاوان نێژا وەکو دیتی دناوا وی بەرنامەیدا لە سەرهاتنانی جیروان بارزانی جێگیری سەرۆکی پارتیە دموکراتە کوردستانی کاندیدێ پارتیە بۆ پۆستێ سەرۆکی حکوومەتێ کابینە هەفتەم بوو جەم نێشێرە مستەفا ڕێخەرە گشتێ تەفگەرە گۆران گەلێک بچونن جیاواسە بوون هەند هەبوون وەسا دەخواستن کۆ بەشداری ئۆپۆزیسیۆن بەشداریە دو حکوومەتێدا بکە گەلێک هەبوون خواستن کۆ بەشداری نەکەن و گەلێک جیا بوون کۆ خواستن کۆف حکوومەتە بجددیتر کار بکە بۆی ئەف کریزا سیاسی و ئەف هەموو ڤاڵاهیەن دناوا کوردستانی دامانە هەمیان چارەسەر بکات. بەڵێ هەیە سەبەهی تەوەرەکی گەرمتر دام دەخۆزمەتەوە بگەین گەلێک سوپاس بووە کۆیان ها تەماشەوانین مەبووی هەر شاد و بەختەوەر بن.